بسم الله الرحمن الرحيم. خوش كان برايان صلاة والرحمة خواتان لبي لا حديثي نوتو حوت بخزمتان شاد بينوا لبروجي بهاي فرمودا كفرمي لا ينفق بعضكم لبعضين واتا هیچ کەسێک لەسەر ئێوە با نرخ لەسەر براکەی لە کاتی مامەڵەیە زیاد نەکا. ئێمە لە فقی ئەم فەرمودەیەدا یەکەم ئەم فەرمودەیە باسی ئەمانەتی بازارمان بۆ کات ئەبێ بازار ئەمین بێ هەر کەس لە بازار ئیشەکات ئەبێ ئەمین بێ لەوەی کە برادەرەکەی فێڵی لێ ناکا و نایە نرخ بەسەرەوە گران بکات. دوو لەو کاتەی هەر مامەڵەیەک دەکەی وا بزانە ئەم مامەڵەیە لەگەڵ فڵان کەس دەیکەی وا بزانە لەگەڵ خۆت دەیکەی، چونکە ئەو فەرمووی هیچ کەسێک لە ئێوە نرخ لەسەر ئەویتر گران نەکا وا بزانێ ئەمە سعری بازارڕە بۆەوەی بازار ئەمین بێ یەک. دووهەم لە فقی فەرموودە ئەوەیە ئەو کردارە کە تۆ لەگەڵ ئەو کەسیا دەیکەی وا بزانە کە لەگەڵ خۆت دەیکەی. فقی سێهەم لەم زیادکردنی سعر بەسەر براکەتەوە دوو زیانی تایە، یەکەم زیانی ماڵی، دووهەم زیانی دەرونی. لەبەرەوە هەردووکیان کاریگەری ناڕەحەتکردن و بێتاقەتکردن و ئیزعاجکردنی براکەتی تایە، ئەو کەسەی تایە، چونکە ئێوە لە یەکن بعضکم لبعضین، یعنی ئەو کەسەی کە تۆ لە بازار مامەڵاکەی ئەویش بەشێکە لە تۆش بەشێکی لەو. ئایا تۆ ئەکرێ دەست فێڵ بکا لە قاچت، ئایا ئەکرێت دەمت فێڵ بکا لە چاوت؟ ئەوانەی کە لە بازارە ئیشەکەن هەمووتان یەک پارچەن ئازیزانم. بۆیە یەکێکی تر لەو فقهانە ئەوەیە کە زیانی ماڵی و دەرونی بە یەکتری نەگەیەنین، کە فەرمودەکە پێمانە فەرمێ با کەستان زیادەت بەسەر ئەوی ترتانە و نرخ بەسەر ئەوی ترتان بەرز نەکاتەوە. خاڵی چوارەم یا فقهی چوارەم ئەمە پێچەوانەی دینداری ڕاستەقینەیە کە چونکە پێغەمبەری خوا بە نەهی فەرمیوێتی باوا نەکا، نابێ وا بکە، نابێ موسڵمان وابێ لەبەر خاتری بەدەستێنانی 2 درهم بەسەر ئەویترەوە زیادی بکات، چونکە لە ئیسلامە الدین و المعاملە، پەیامی ئیسلام ڕنگدانەوەی موسڵمانەتی، ڕنگدانەوەی باوەڕدارێتی لە مامەڵە و هەڵسوکەوت و کڕین و فرۆشتن و معاملەدا دەردەکەوێ. بۆیە ئەم فقهانەی کە لەم فەرمودەیە باسمان کرد ئەبێ بازار ئەمین بێ، چونکە ئەگەر تۆ بەسەر کەسێکی ترە و ماڵە زیاد کرد و ئەو کەسە وای زانی ئەوەندەیە لە هەمان کاتشاوانە بوو ئیتر ئەمانەتی بازار نامێنێ یەک. دووهەم وابزانە فێڵت لە خۆت کردووە، چونکە ئەو فەرمێ لا ينفق بعضكم لبعض، هەندێکتان بۆ هەندێکتان جۆرە تەشبیهێکە لەوەی ئەهلی بازار هەمومان یەک لاشە و یەک پارچەین، تۆ گیانی و منیش گیابم. و هەروەها پێچەوانەی ڕەفتاری ڕاستەقینەی باوەڕدارە تۆی مامەڵەچی لەو بازاڕەیە لە بازاری موسڵمانانە لەگەڵ خەڵکە موسڵمانەکانە دوای چەند دەقیقەی ترەچی بۆ نوێژ ویان ئێستا لە نوێژ گەڕایتێتەوە ئەبێ سیفەتی موسڵمانانەتیا بێ. بۆیە فقی ئەو فەرمودەیە ئەوەمان پێڵێ کەوە ئەم کردارەی تۆ ئەگەر بە ئەنقەست یا بە ناعەدالەتی نرخ زیاد بکەی بەسەر ئەویترەوە پێچەوانەی دینداری ڕاستەقینەیە. خوای گەورە دینمان سەلامەت کا و ئەخلاقمان بەرز و بڵند کا و بازاڕەکانمان ئەمین و ئەمان کات. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.